پشتکردن لە خاک و نیشتیمان و جێهێشتنی بۆ هەر تاکێک لە کۆمەڵگا ئەستەما، بەڵام هۆکارگەلێک هەن کە وای کردووە هاوڵاتیانی هەرێمی کوردستان خاک و نیشتیمانیان جێبهێڵن. ئەویش 27 ساڵی حکومڕانی خراپی سیاسیەکانی دوو حیزبی دەسەڵات لە ماوەی ڕابردوودا وای کردووە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئینتیمایان بۆ نیشتیمان نەمێنێت و ڕێگای هاتوونەهات بگرنە بەر و بەرەو چارەنووسێکی نادیار هەنگاو بنێن. هەڵبەت لەم ساڵی دواییدا لێ شاوی کۆچی گەنجان بەرەو هەندێران لە هەرێمی کوردستان دەستی پێکرد کە ئەمەش ئەگرێتەوە بۆ کۆمەڵێک هۆکاریا خۆ بڵین کۆمەڵێک هۆکار لە پشت ئەم کۆچەی گەنجانەوە یەک لەوانە پشێوی نێوخۆی هەرێمی کوردستان، دووەمیان قەیرانی دارایی بێکاری و نەبوونی هەڵی کار لە هەرێمی کوردستان. هەڵبەت ئەبێ ئاماژ بۆی بکەین دۆخی کوردستان لە ئێستادا بە هیچ شێوێک ئارامی تێدانی هەر ڕۆژەی واقعەیەکە ئەمڕۆ واقعەیەکە و بەیانی واقعەیەکتە ئیتر هەم ئەوانە وا لە گەنج دەکا کە لوساری نائومێدی بێ و لە هەر وڵاتێکیش عیزب کرۆک بوو واروەها نیشتیمان و خۆشەویستی نیشتیمان خۆناغی دۆم و ئەولەویەت نەبوو بێگومان کۆز دەست پێ ئەکات و هەروە ئەو توانە شاراونە بە وڵاتی تر کۆچەکەن و دەرەنجام شتێکی تر کە زۆر لام ناخۆشە گەنجان زۆر کەم بەشداریان لەم هەڵبژار نەکردووە. کۆمەڵە گەنجێکمە بینی لەسەر سندوقەکان پارێزبەندیان لە سندوقەکان نەکرد، بەڵام زۆرێکشمانە بینی پیرەکان داهاتن دەنجانەدا ئەو گەنجانش کە سەر بە دەسەڵات بوونیان تەعین بوون ئەوانی داتن دەنجانەدا ئیدی ئەو گەنجە بێئومێدانە لەسەر سندوقەکانی دەنگدانیش ئەمجارە نەئەبیندران. بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستان وای کردووە هاوڵاتیانی کوردستان ئومێدیان بەو دەسەڵاتە نەمێنێت و ڕوو بکەنە هەندەران. دوای 27 ساڵ حکومڕانی گەنجی کوردستان بێکارە و کاری بۆ نادۆزرێتەوە. دوو حیزبی دەسەڵات بەردەوام درۆیان لەگەڵ بەڵێنەکانیان کردووە هەر کاتێک هەڵبژاردن دادێت بەڵێنی بریقەدار بە هاوڵاتیان دەدەن لە جۆری هەلی کار و بوجانەوەی کوردستان. بەڵام ئەم بەڵێنانە تەنها قسەی چەند ڕۆژێکن و دوای هەڵبژاردن بیریان دەچێتەوە هەروەک ئەوەی ئەوان ئەو قسەیان نەکرد بێت وایە. چارەسەر بریتێلەوەی ئینسان بیر لەوە بکاتەوە بەرژەوەندی شەخسی یان بەرژەوەندی حیزبی یان بەرژەوەندی تاکە کەسی بخاتە دواوە و ئەو کێشانەی کۆمەلگا ببینیت، ئەو کێشانەی کە لەناو کۆمەلگا دابوونیان هەیە ببینی، نەکەر لە دانووسانەکاندا یان لە دەسەڵاتداریدا کەسەکە دەسەڵاتدارەکە بیر بکاتەوە بەرژەوەندەکانی تا چەند بڕعەکە. ئەگەرچی کوردستان یەکێکە لە ناوچە دەوڵەمەندەکان بە سامانی سروشتی، بەڵام نەبوونی ئازادی و نەبوونی دادگەری وای کردووە هاوڵاتیانی لە دۆخێکی خراپ ژیان بگوزارێن و ڕوو بکەنە هەندەران. بەشێک لە چاودێرانیش پێیان وایە ئۆباڵی مانەوەی ئەم دەسەڵاتەش لە ئەسۆی ئەو هاوڵاتیە ناڕازیانەیە کەوا بەشداریان لە پرۆسەی دەنگدان نەکرد و نەبوونە هۆی گۆڕانکاریەکی جدی. وای کردو حزبی دەسەڵات درێژە بە قۆڕخکاری بدەن و لەسەر کورسیەکانیان بمێن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.